بەڵێ سڵای خواتان لێبێت دیارە ئەو دیمەنانی کە دەیبینن بەشێک لە هاوڵاتیانی گوندەکانی سنووری دۆڵی خەلەکان دووبارە ڕێگاکەیان گرتووەتەوە دیارە پێشتریش چەند جارێک ئەم ڕێگایان بەڕووی بارهەڵگرەکاندا داخستەوە خۆیان باسی لێو دەکەن ئەم ڕێگایە ماوەیەکی زۆرە ساڵانێکی زۆرە کە دەستکراوە بە جێبەجێکردنی ئەم ڕێگایە و کا بکرێت بە دووسایت بەڵام تاکو ئێستا ڕێگاکە تەواو نەکراوە و پرۆژەکە وەستاوە دیارە بەشێک لە هاوڵاتیانی گوندەکانی سنوورەکە هاتوونە تا سەرشەقام و ڕێگاکەیان بەڕووی بارهەڵگرەکاندا داخستەوە وەکو لە دیمەنەکاندا دەردەکەوێت هاوڵاتیان داوا دەکەن کە لایەنە پەیوەندیدارەکان لەسەر بەڵێنەکانی خۆیان بن کە پێشتر بەڵێنی ئەوەیان پێدراوە کە ڕێگایەکە تەواو بکرێت من دەسمە لای بەشیشان ئەو بەڕێزە کاکە سڵاو لێبێت ئەگە پێم بڵین داواکاری سەریشی ئێوە چییە ئێوە داوای چ دەکەن پێشتر بەڵێنتان پێدراوە جێبەجێ نەکراوە ئەرەوەڵا پێشتر بەڵێنمان پێدراوە کەوا دووسایدا تەواو بکرێت بەڵام هەتا ئێستا پێم وابێ 2 هەفتە بۆ 3 هەفتە ئیشی کرد ڕاوەستا ئیشەکە ئێستاش داواکاریمانەوەیە لە حکوومەت کە بەهانەیە و خەڵکی بەڕاستی جادەکە عامەیە بەس بۆ ئێمە نییە یعنی تو تەماشای کە هەموو حدودەکان پێکەوە دەبەستێتەوە بەس وەرە بۆ خۆت نەک بە سیارەی بە پێیان بەو جادەیدا بڕۆزانە بەس کارە ساتەکەەوە جادە نییە یعنی جاری پێشتر وەزیری هاتە سەرخەت بەڵێنی چی پێدان بەڵێنەکە جێبەجێ نەکرا بەڵێنی وەزیرکەوە بووکتی پرۆژەکە دەست پێ دەکاتەوە تا کۆتایی بەڵام بەداخەوە ینی ماوەی 20 ڕۆژ کاری کرد و پرۆژەکە ڕاوەستا بەوەی کەەوە پارە نییە بەڵێ بە تاکیت کە ئەو بەڵێنی بەو جادەی دابوو کە دەبێت دەست پێکاتەوە دووسایدی پرۆژەی هەولێر کۆیە هیچ هەربوونیشی نەبوو لە ئاراشدا نەبوو کەچی ئێستا پرۆژەی دووسایدی هەولێر دەستی پێکردوەوە بیبینە بەس تەمەشای کە چ مەکاینەکی لەسەرە ینی بەڕاستی ئەو جادە بنیادی ئەو جادەی پێش دووسایدەکەی هەولێریشە ینی ئەو 15 ساڵە دووسایدێک کە هەمووی کۆی گشتی پێم وابێ 30 بۆ 35 کیلۆمەترە لە خزمەتتاندا بەڵێ ئەوە داواکاری هاوڵاتیانە وەکو باسی لێو دەکەن پێشتر بەڵێنی ئەویان پێدراوە کە ئەم ڕێگایە تەواو بکرێ و دەست بکرێتەوە بە پرۆژەکە من دەسمە لای بەشێک لە شۆفێران کە لێرە دیارە تووشی گرفت بووم بۆ کاریەوەی کە ڕێگایەکە داخرا و گرفتیان هەیە کاک سڵاو لێبێ ئەگەر پێم بڵێ ئێوە وەکو شۆفێران تا چەند ئەم ڕێگایە کە خراپە و پرۆژەکە وەستاوە ئاستەنگی بۆ ئێوە دروست کردووە ڕێگاکات یانە هاوڵاتیان تا چەند لەسەر حەق و مافی خۆیانن کە داوا دەکەن ڕێگاکە تەواو بکرێت برا ئاستەنگی هەتا دنیا و قیامەت هەڵگرتووە نەگارم بۆ من بۆ هەمووی هەر بۆ عەرەبانچێکی ئاستەنگی دروست کردووە نەک بۆ ئێمە خۆخۆیان باش دەزانن ڕۆژانە ساڵانە ئالێرا چی حادیسا بێ خەڵکی تیامرێ بە هیچ خۆڕایی لە هیچ خۆڕایی ئەوە ژێ فەرق جوداکرێت لەو لا بڕازان چی جادۆبانێکرێ پارەی بۆ سەرفەکرێ لە لای ئەمە یەکشت ناکرێت لەو لا بڕۆزانە چەند تونێل لێیرەوە لێمە دەربەنی خانمانێ لە نازە 56 هەیە بۆ بەکوونە مشک باشە پێ دوای لاەنە پەیوەندیدارەکان کەم تەرخەمن لە ئاستی سنوورەکە جادە بەخوا لە من تۆ باشترە ئازان چەند تاسی تیا ئازانە چەند چەندی تیا چەندی میدارە چۆن نازانن هەمووی ئەزان لە من تۆ باشترە زانە سەرچاوە بەڵێ شادی هاوکارم دیمەنەکانتان بۆ دەگوازێتەوە دیارە ڕێگایەکە بەرووی بارهەڵگری گەورە و تانکەرەکاندا داخراوە ئەوە دیمینی دیمەنەکانن کە هەمووی وەستا و ڕێگایەکە بەڕوویاندا داخراوە داوا دەکەن کە دووبارە دەست بکرێتەوە بە پرۆژەکە ئەگەرنا ئەوان ڕێگایەکە ناکەنەوە بەڵێ دەگەڕێنە لێ